ئازارم گەلە زۆرە، قەبزم، هەم فتقم هاتە دەری، کەلێک بۆی ئازارم، لە سەعات 2 شەوێ یەک دەقە ژان بەری نەدایمە هیچ، ژانم گەلە زۆرە، دکتۆر بە قوربان دەبم. بەزر ئینشاءالله خوا گەورەیە، خوا سەعادی هەموومانە. منداڵم بچکەیە پشت بەخوای خوا گەورەیە، خوای گەورە سەعادی هەموومانە. سالێک ئینشاءالله مەترسن، خوا گەورەیە. مندایی کچکەمەیە، خوا سەعادی هەموومانە، ئینشاءالله توش باش دەبی. ئەو گریانانە دەکەینە پێکەین هەر لەبیری دەچی لە خۆشی. کەلێک مەمنون دکتۆر بە خوای قوربان گەورە دەبم. یارمەتی هەموومان بدات. خوای گەورە تەوفیقمان بدە لە ئیشی باشە. ئینشاءالله بە قوربان دەبم دکتۆر، کەلێک داگانێم بی. بسم الله الرحمن الرحیم. فتقم هەبوو، ژانم زۆر بوو، شەو ڕۆژ ژانم دەگرت، ئاخیر زار ژانەکە زۆر بەخۆتم کرد، سەعات 2 شێ ژانم گرت، وەڵی وەخت بوو بمرم، کەس بە تەمام نەبوو، 4 مندارم هەیە، فەقیر بووین، بەڕاستی وەخت بوو بمرم، ژیانم لە مردن بوو، مردنم پتر بوو لە ژیانە بەڕاستی. یا ڕەبی خوا خێری ئەو کەسانە بنووسی ئەو پارەی دەین لە ئێرکانە، ئێرەیان دروست کردیە، یا ڕەبی خوای گەورە پاداشتی بە خێریان بداتەوە لە دنیا و لە قیامەت. یا ڕەبی خوا گەورە بەهانایان بیماریان ئاوەدان کاتەوە، یا ڕەبی خوای گەورە 1000 ئەوەندەی تکایان بداتی، گەلەک مەمنونیانی دەستیان خۆش بێ، یا ڕەبی خوا خێریان بنووسی. داوا لەو دەورەمەندانە دەکەم، لەو خێرخوازانە بێنە ئەو نەخۆشخانەی، یارمەتیان بدەن، پشتیان لێ بکڕن، داوایان لێ دەکەم ئەوانش یارمەتی فەقیران بدەن، بەڕاستی نەخۆشەشی فەقیرەکی زۆر لێرە دەکاتن، داوایان لێ دەکەم یارمەتیان بدەن، بەسکەم ئەو نەخۆشخانەش تەواو دەکەن، یارمەتی فەقیران دەدەن، دنیا و قیامەتیان بەدەست دەینن، بەڕاستی لۆ قیامەتی خۆیان ئەو خێرە گەورە بکەن، یا ڕەبی خوا خێریان بنووسی، خوا خێری ئەو نەخۆشخانەی بنووسی، خوایە هەر بەردەوام بیتن، گەلەک مەمنونیانم، دەستیان خۆش بێ، خوا خێریان بنووسی، یا ڕەبی.